بەپێی دەستوری هەمیشەیی عێراق هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا حکوومەت و پەرلەمانی تایبەت بەخۆی دەبێت و حکومداری سیاسەت و ئابووری سەربازی خۆی وەک هەرێمێکی سربەخۆ بەرجەستە دەکات. ئەم مامۆستایانی زانکۆش دەڵێن ئەزموونێکی دوور و درێژمان لەگەڵ عێراقدا هەیە، هەرکات پەیوەندیەکان لە نێوان هەردوولادا باش بوو بێت، ئەوە توانراوە بە سوود و قازانجی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بێت. بەڕای من تەجروبەیەکی باشمان لەگەڵ عێراقا هەیە. ئەو تەجروبانەی کە تا ئێستا بە پێکەوە ژیان یاخود لەو کاتانەیە کە گەیشتە ئاسی پیاڵپڕژان و لێکترازان و دوورکەوتنەوە هیچ سوودێکمان نەبینیوە. ئەوەی کە من تێبینی یەکەم لە عێراقا دەستورێکەیە کە ئەو دەستورە داڕژراوە زوربەی لە سوودی هەرێمی کوردستان بووە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو دەستورە بنەمایەگە بێ بۆ پاراستنی مافی گەلی کورد و پەیوەندیە دارایی و ئابووری و هەموو لە سیاسەکانمان پارێزراوترە لە عێراقا. ئەم پەیوەندیانە پێویستە بەردەوام بێت، پێویستە حکوومەتە هەرێم ڕەچاوی بکات و پێیدا بچێتەوە ئەگەر لە خاڵێکدا لاوازە، لە خاڵێکدا جۆرێک لە جۆرەکان توند بووە، جۆرێک لە نەرمونیانی زیاتر بنوێنە بەرامبەر حکوومەتی عێراقی بۆ ڕێکەوتن لەسەر ئەو شتێک کە لە قازانجی حکوومەتی هەرێمە لە قازانجی خەڵکی کوردستانە. لە دوای چەند ساڵێک لە تێکچوون و لێکترازانی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا، ئێستا ئەم پەیوەندیانە پێیان ناوەتە قۆناغێکی نوێوە کە کاری پێکەوەی ئاسایی بوونەوە لە نێوان هەردوولا دەبیندرێت. بۆیە ئەم مامۆستایانەی زانکۆ ڕای دەگەێنن هەردوو حکوومەت ئەگەر بیانەوێت ژیانێکی شایستە و دوور لە گرژی بۆ هاوڵاتیان دابین بکەن، بەڕێکەوتن و پەیوەندی باشی نێوان هەرێم و بەغدا بەدی دەهێنرێت. عێراق واتە حکوومەتی مرکزی عێراقی لە وەزعێکایە پێویستی بەڕێکەوتنە. ئێمەش هەوڵ بێن سوود لەو ڕێکەوتنە وەربگرین، هەروەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەنگاوەکانی بەرەو ئەو لە ڕووە ئەکاتەوە لەگەڵ عێراقاکە زیاتر بە شێوەی ڕێکەوتن و تەفاهم لەگەڵ بەغایە بگونجێن، پێم وایە سوودمەند دەبین و ئیستیقرارش بۆ ئێمە زیاتر ئەگەڕێتەوە. چونکە هەنێ هەلومەرجی سەخت هەیە لاسێ حکوومەتی عێراقی بە هەمان خاڵەکانی دەستور پێڕەو نەکا. ئەبێ حکوومەتی هەرێمیش لە هەمان کاتە پێداگر بێت لەسەر هەندێک خاڵ کە بێ بەپێی دەستور پێڕەو کرێ. ئەمانە مەبەست لەوە نیە کەتر ئێمە نەرمونیانێکی تاو بنوێن بۆ حکوومەتی عێراقی و خۆمان لەبیر بکەین، چونکە خەڵکی کوردستان ئازارێکی زۆری چەشتووە، چەندین ساڵ لەژێر کۆمەڵێک نەهامەتیە ژیاوە کە ئێستا پێویستی بۆی حکوومەتی هەرێم دیفاعی لێ بکە و ژیانی بۆ ئاسان و بۆ خۆشتر بکە. ئەمەش بە پەیوەندیەکی باشی حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمە بێت. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس و بنیادنانەوەی عێراق، پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی ناوەند بە قۆناغێکی ئاسایی و دوور لە گرژی تێدەپەڕی. بۆیە لەو کاتانەدا کورد توانیوێتی دەستکەوتی باش بەدەست بهێنێت. ئەمەش ئەوەمان پێدەڵێت باشترین ڕێگە چارە بۆ گەیشتن بە ئامانجەکان پەیوەندیەکی باشە لەگەڵ بەغدا. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لە چەند ساڵی ڕابردووە گرژی و ناکۆکیەکی لە ڕادە بەدەری بەخۆیەوە بینی. ئێستا بارودۆخی نێوان هەردوو لە ئاسایی بۆتەوە. مامۆستایانی زانکۆش ئەوەیان ڕوون کردەوە کە لە ئێستاە باشترین دەرفەتە بۆ هەرێمی کوردستان کێشەکانی ناوخۆی عێراق بە هەل بقۆزرێتەوە تا هەرێم بیخاتە خزمەتی بەرژەوەندیەکانی خۆیەوە. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.